سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەی ژمارە 259 سفرێک ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ 28/6/2025 بەرەبەیان ڕۆژی شەمەیە لاڵقەی نوێی سفرێک ژیری لەگەڵتانم. زۆربەی کات بەرنامە هەینیان تۆمار دەکەین بەڵام ئەگەر نەکرێ شتێک بڕووبدا نەتوانم خصوصا منداڵ ژیان تەرتیبات کارەبا بێ ئاوی نازەم چ دەکەوێتە ڕۆژی دواتوو عنیگەر جمعانە دیت سەد شەمووی دەیبینی ئینشاءالله ئەمڕۆ بابەتی زۆر هەیە باسی بکەم بە تایبەتیش رێزەدنت ڕەکویم زۆر زانیاری نوێمانە سەری بەدەستکە لە بری کۆنفرانسەکەی کاپکۆمی ئەنجام درا وەروەها چەند زانیاریی نوێمان هەیە لەسەر پلەیستەیشن و ئێکسبۆکس بەتمان شتێکی زۆر سەیرە بۆ یەش تکا دەکەم دوگمێ لایک سەبسکرایب لەبیر نەکەن قاوە چایە شەربەت سەرزاد خواردن هەرچێکە ئامادە بکەم بۆ بیسی خولەکێک گوێ لە بەرنامەی سفرێک ژیری بگرە بادەست پێ بکەن. بڕگەی نرخی یارییەکان و خزمەتگوزارییەکان لەم هەفتەیە لەلایەن مستەر شۆپۆ بەم شێوازەیە پلەیستەیشن پلس پریمیەم بۆ 3 مانگ لەسەر PS5 بە شێوەی ئەکتیڤ 35,000 بە شێوەی ئەکتیڤ لەسەر PS4 بە 20,000 دینارە لەناو ئەکاونتەکەش بە 20,000 دینار پلسی 3 مانجی پریمیەمە واتە هەموو یاریەکان لە خۆ دەگری ئەو یارانێکە لە پلەیستەیشن پلسی ئێکسترا و پریمیەمی هەیە بە کلاسیکەکانەوە بە یاریەکانی پلەیستەیشن 3شەوە وەروە پلەیستەیشن پلسی دیلەکس بۆ 12 مانگ لەسەر PS5 ئەکتیڤ بە 65,000 دینارە لەسەر PS4 ئەکتیڤ بە 25,000 دینارە لەناو ئەکاونتش بە 25,000 دینارە. جا ئەمەیان چیە؟ ئەمەیان دیلەکسە هاوشێوەی پریمیەمە بەڵام یاریەکانی پلەیستەیشن 3 تێدانە واتە لایڤ ستریمەکەی تێدانە لایڤەکەی تێدانەوەی کە بە شێوەی ئینتەرنێت دەیکەی تەنیا یاری کلاسیکەکانی تێدا دەتوانانی ئەنجامیان بدەیت. وەروە یاری سایلەنت هیل دیلەکس ئەدیشن کە سایلەنت هیلە نوێیەکەیە بە ناوی F کە زۆری نەماوە بڵاو بکرێتەوە لەسەر PS5 پری ئۆردەرەکەی بە 50,000 لەناو ئەکاونت 30,000 دینار توانێت ئێستا پری ئۆردەری بکەین کاتە یاریەکە بڵاو دەکرێتەوە لە تەناو ئەکاونتەکەت و ڕاستە خۆداڵ دەبی. جگە لەمانە یاریەکانی پلەیستەیشن پلس بەگشتی یاریەکانی پلەیستەیشن بەگشتی ئەکسبۆکس گەیم پاس بەگشتی هەشتێکە دێت لە جیهانی ڤیدیۆ گەیم سەردانی مستەر شۆپ بکە لە ئینستاگرام و فەیسبوک بنووسن مستەر شۆپ بە ناوی ژیرەوە بڕۆنە لایەن تاوەکو سوود وەربگرن. چاوتان ماز دەکەم سپاس بۆ مستەر شۆپ بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری. پێمەلای ئەم هەفتەیە لەم هەفتەیە چیمان هەیە یاریە گەورەکەی پلەیستەیشن یاریشی نوێی پلەیستەیشن ئەم هەفتەیە بڵاو کرێەوەوی ژاری Death Stranding 2 on the beach. من یاریەکان پری ئۆردەر کرد و یاریەکەشم کڕیوە و تقریبا لە ماوەی 2 ڕۆژ ڕابردوو دە کاژمێرێک یاریەکەم کردووە 10 ساعت یەکەم کردووە کە لێستاوان بخۆم عاشقی بەشی یەکەم بووم و بەشەشم زۆر بەدڵە بەتایبەتیش بۆ کەسانی کەەوە سەرەتا کەیفیان بە بەشی یەکەم نەداهات پێم وایە بێ زیاتر بەدڵتان دەبی و ئەو کەسانی کە عاشقی بەشی یەکەم بوون زیاتر عاشقی دەبن ئەو کەسانی کیفیشەمە بەشی یەکەم داد ئەبزار زیاتر کەیفتان پێدێ لەبەرەوەی یاری Death Strandingە بەڵام گەیمپڵەیەکی خۆشتر ئەکشنی زیاتر دیمەنەکان کورتترن مەسەلەنا دلیڤەریەکان کورتترن بەڵام نامان کاتدا شتی زیاتری ڕوو دەدەن و لە هەمان کاتدا گرافیک بەڕاستی گرافیکم نەبینیوە بەو شێوازە تاوەکو ئێستا لەسەر پلەیستەیشن 5 من لەسەر پلەیستەیشن 5 پرۆ دەیکەم گرافیکەی نازدارە هەندێک کەس دەڵێن لەسەر پلەیستەیشن 5 یاسای تۆزێک گرافیکێکی لە پرفۆرمەنس لەوانی تۆزێک غێم بێ یاخود هەندێک کێشەی تەکنیکیە بێ پێم وابێت چارەسەر دەکرێم بەڵام لەسەر پلەیستەیشن 5 پرۆ ئەوەندێک کە کردومە 6 فرێمی تەواوە سۆڕەیەکی زۆر جوانی بە فۆرکەی دەچێت زەبت نازانم لێکی دەمەوە ئایا فۆرکەی یاخود فۆرکەی یاخود ئەپسکرد کارە بۆ فۆرکەی بەڵام لەسەر پلەیستەیشن 5 پرۆ زۆر نازار لەسەر پلەیستەیشن 5 ئاساییش زۆر جوان دیارە و کۆجیمایە بەڕاستی وەکو چیرۆک ئەوەندە کاژمەری کردومە زیاتر پەیوەندی بە بەستانەوەی وڵاتێکی وەکو مەکسیک وەروە ئوسترالیا هەیە بە UCA یاخود بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاخود ئەو شتێک لە بەشیەکەم کردمان کە ئەمریکامان هەموو بێکەوە بەستاوە لە دوای Death Stranding کە قیامەتێک بوو لەسەر جیهان داهاتووە دەبێ وڵاتی مەکسیک ببەستینەوە جا مەکسیکم تەواو کردووە ئێستا دەبێ بچین بۆ ئوسترالیا پێم وایە مەکسیکە کورتتریان بەڵام ئوسترالیاکە زۆر دوورودێژەوە زیاتر سێت فۆکسیانسە ئوسترالیاکە مەکسیکە زۆر جوان زیاتر منتیقەی هەندێک منتیقەی جەنگڵی تێدا بوو بەڵام زیاتر منتیقە سەحرایەکان بوو کە زۆر جوان بوو وەروە ئێستا چەند شتێکی دیکەشمان هەیە بۆ نمونە وەدەر ئیفێکتمان هەیە واتە ئیفێکتی کەش و هاوامان هەیە لە ناکاو باران دەباری لە ناکاو تۆز و خۆڵ دێ لە ناکاو ڕووبار پەیدا دەبی لە ناکاو بوومە لەرزە دێ چیا دەڕوخێ شتی زۆر سەیر و سەمەری تێدا و لە هەمان کاتدا دژمنی نوێی زۆر تێدا بەڕاستی شەڕکردن لەگە بیتیەکان زۆر زیاترە و لەگەڵەوەش لەناو جیهانەکە خۆشی دژمنی جیاواسەیە جگە لە مرۆڤەکانی کە دەبی شەڕە لەگەڵ بکەی بوونەوەری جیاواسەیە کە پڕ دەدەنێ پێشنیار دەکەم کە ئەو یاریە بکەن ئەگە تاوە کوێستانەتان کردو بەشی یەکەم بیکەن ئەگە بەدڵ دەبوو پێشم وایە بەش یەکەم نەکەی لەو بەشە تێناگە بەڕاستی هەرچەندە خۆشی لە بیدایەتەکە ڕیکاپێکیەدا کە چیرۆکە تێدەگەنی بەڵام وەکو خۆم پێشنیاری من وایە پێشنیازی من وایە
کە بەش یەکەم بکەی ئینجام بەشە بکەی تاوەکە بە تەواوەتی تێی بکرێت و دێت ستراندینگ بەڕاستی کۆجیمایە لە عقلی ئەو کابرای تێدەگەی کە ئەو کابرا چۆن بیر دەکاتەوە لە ڕووی دیزاین لە ڕووی بەرەمێنانی یاری لە ڕووی جێرانەوەی چینڕۆک لە ڕووی دروستکردنی کارکتەر لە ڕووی شێوازی کارکتەر لە ڕێگەی شێوازی جێرانەوەی چینڕۆک کە قسە لەوانەیە قسەی زۆر بێ بەڵام خۆشی دنیاەکە تۆنێک قسە دەکەم بەبێ ئەوەی قسەش بکە دیمەنەکان شوێنەکان باڵەخانەکان شێوازی باڵەخانەکان شێوازی قژ و جلوبەرجیان شێوازی جوڵەی جلوبەرجیان هەموو شتێک لێرە مانادارە و ئەکتەری زۆر بەناو پەنجی تێت هەیە بێگومان لە ئاستی هۆڵیوودی تێدایە دەسڕاندینگە من زۆر بەڕاستی و هیوادارم ئەوەی خۆشەویست تاقیکەنەوە تقریبا لەوە نیمچە پێشکردنێکە لە بۆ یاریەکەی بەدڵمە نازدارە لەوانەیە یاریەکە تاوا بکەم لە دەشی پێ بدەم و یاریەکەش لەسەر مێتاکریتیک ئێستا بەردەستم نمرەی 90% پێداوە کە من هەفتەی ڕابردوو پێشبینیم کرد وتە پێشبین دەکەم لە 82 بۆ 91 بی و ڕێک 90 بەدەستێنا کە زۆر دڵخۆشم ئەو یاریە 90 بەدەستناوە لە بەرەوەی شایەنە 100% و تەنیا لەسەر پلەیستەیشن 5 بەردەستە بەڵام بێگومان لە ماوەی 2 بۆ 3 ساڵی دیکە بێتە سەر PC و لەوانەش لە ماوەی 4-5 ساڵی دیکە بێتە سەر گیم پاس و ئێکسبۆکسیش یاریەکانی پلەیستەیشن پلەسی تەبیعی ئیسنشەڵ سێ یاری ئاشکرا کرا لە بۆ مانجی هەفت هەر سێ یاری بتوانم بڵێم یاری زۆر باشن بەتایبەتی دیابلۆ 4 ئۆکەی دیابلۆ 4 چێ لە یاری گەورەکانی مایکرۆسۆفت و بەثێزدای بوو مایکرۆسۆفت و ئاکتیڤیژن و مایکرۆسۆفت و بلیزاردی بوو کاتێکە کڕیان لەڕێگەی گیم پاسی بڵاوکرێەوە ساڵێ دڵخۆشم و سۆنی دەڵێ لە یادی 15 ساڵی پلەیستەیشن پلەس واتە پلەیستەیشن پلەس لەو مانگەی تەمەین دەبێتە 15 ساڵ ئەو سێ یاریە دەدەنە گەیمەران دیابلۆ 4 کە یاریەکەی دیابلۆ 4 لەگەڵ The King of Fighters 15 لەگەڵ جوسانت جا با پێتان بڵێ مەرسە یاری چیە دیابلۆ 4 یارێکی استراتیژیە بەڵام بە شێوەیەکی گادۆڤاری ئەکشن سلاشەرە مەسەن گادۆڤارە کۆنەکان لەو ستایلەیە کامێرە لەسەرەوە پیشان دەدەم و یاریشی زۆر ڕاقی بەڕاست یعنی یەکێکە لە یاری ناوازەکان ئەگەر تاوە کەسە یاریەکانی دیابلۆتان نەکردی یاخود حەز دەکەی یاریی کلاسیک وەکو گادۆڤاری کۆم بکەی بەڵام هێشتا بە وردەکاری زیاتر بە دیتێڵی زیاتر بە سیستمی RPG بەقوەتر دیابلۆ بکەن و چیرۆکەش ناما تێبگەێنن چیرۆکەشی بێگومان دیابلۆیە باسی شەیتان و ئەهریمەن و جەهەنەم دەکەن بە تایبەتی ژێکێ لەو کارکتەرانە کە من سپۆیل ناکەم چێ بچێ نییە بەڵام یەکێ لەو کارکتەرانە پێم مابی خێزانی شەیتانیە داچ شەیتانیە شتێکی لە بابەتانەیە چیرۆکەی لە جەهەنەمە ڕادێتە جیهانی مرۆڤەکان و عشقی گوناحکردن دەوێت بڵاو بکاتەوە خەڵکی گوناحیان خۆش بێ و گوناح ئەنجام دێن تاوەکو خۆی بەقۆڵتر بێ و تێ دەبێت ڕوبەڕووی هەمووی مینیەنەکانی ببیەوە لە خۆی بچووکترەوەە دواتر ڕوبەڕووی خۆی ببیەوە ئەوە چیرۆکی دیابلۆیەکە هەموو یاریەکان دیابلۆ پەیوەندی بە ئەهریمەن و شەیتانەوە هەیە بەڵام ئەمەیان چیرۆکی ئافرەتەکە دەجارێتەوە کە لە ئەوەی زۆر بەناوبانگە لە مەسەن لە ئاینی کریستیانی وەشتان زۆر بەناوبانگە وەتو ئەوە وەکو ئەفسانە دەڵێم نەک وەکو بڵێ بەڕاستی هەبێت کە بەڕاستی شتیوانیە بەڵام بە ئەفسانە زۆر بەناوبانگە The King of Fighters بەشی 15 یارێکی کۆنە بمام یەکەم جا لە 1990 بڵاوکرێتەوە سۆنی جوان نووسیوە بەڵام ئێستا ئەوە ڤێژنی پلەیستەیشن 4 کە لەسەر پلەیستەیشن 4 پلەیستەیشن 5 بەردەست دەبێت یارێکی سێ بەرامبەر سێیە ئەگەیت بە فایتەری دێ ناخۆ ستریت فایت و ئەوشتانە دێتن توانیان جای بدەیت بەڵام یاری جوسان کە من زۆر چاوەڕوانی بووم بەڕاستی بێت سەپلەس و بیکەم لەبەرچێ لەبەرەوە یاریی ئەکشنی پەزڵە ئەکشنە بەردەوام دەجوڵی و دەسوڕێ و ترتیبات شت دەکەی بەڵام پەزڵی شاواتە مەتەڵی شاوە لە هەمان کاتدا لێکۆڵینەوە و گەشتە دەگەڕێی دەسوڕێی ئەشکەڵ دەدۆزیەوە شوێن کرد دۆزیەوە تاوەکو دەگەیتەوە شوێنێکەوە بەستە یارێکی هێمنە یاریەکەکەوە مەسەرەن هیچ فۆنێک لە گوێ جەوەی هێمن و لە بۆ دروست دەکات تووشی زۆر شەڕ و مشکلۆشتان نابیت هەنیا بە دوای گەڕان و لێکۆڵینەوەی کە زۆر حەزم و یاریانەیە لە کاتی تایبەت مەسەران شەوەی پێنجشەمە لەسەر هەینێت بیەوە هەفتەیە ژیانە زۆر ئالۆز بووە ئاتەی خۆت لەبیر بکەین ئسکەیپیزم بەکاربینیواتە خۆ لەبیرکردن لەو ژیانە قورسی هەمانە توان یاریش لەو شێوازە تاقیکەیتەوە بە هێدفۆنیش بیکەیت بە تەلەڤیزۆنێک یاخۆ بە مۆنیتەرێک دانیشی لە دیاری پێشش کاژمەیەک لە سێک یاری بکەیت زۆر هادێت دەکاتەوە خۆ لەبیر دەکەی کە ڕێک لەو جەوەی دروستکرێک هەمن حەزم لێ وەروە لە یادی 15 ساڵی پلەیستەیشن پلەسیش سۆنی چەند شتێکی ئاشا کرد یەکەمیان جەماعەتی پلەیستەیشن پلەس پریمیەمی دەتوانن گەیم ترایەڵی واتە تاقیکردنەوەی یاریەکان بۆ چەند کاژمێرێک لە بۆ WW2K25 وەربگرن لەگەڵ چەند یاریی دیکەش کە دڵێن زیادی دەکەین لەگەڵ مۆنستەر هانتر وایلد دەتوانی بە شێوەی ئەوە تاقیکەیتەوە پێ دەڵێ بە شێوەی تاقیکاری تاقیکەیتەوە لەگەڵ ئەوەش چەند پاکێکی نوێ لە بۆ یاریەوە ماڵتی پلەیەرەکان بەردەست دەبیت تۆرنامنت بەردەست دەبی وەروە ئەو شتێک کە زۆر بەسەرەن استفادە لێ بکەی ئەوەیە کە دیسکاونتێکی گەورە دێتە ناو پلەیستەیشن سۆری دەتوانین یاریەکان دیسکاونت کە گەبێتە پلەیستەیشن پلەس دەبی دیسکاونتێکی نوێ بۆ بەردەست دەبی
بێمە لای هەڵ یاریەکان و گەورەترین هەڵیشمان بێگومان رێزەدنت ڕاکون سیتیە یاخۆ رێزەدنت 9 کاپکۆم کۆنفرانسێکی گەورەی ئەنجامدا کاپکۆم شۆکیسی ئەنجامدا باسی چەند یاریی جیاوازی خۆی کرد بە تایبەتیش ئەو شتێک کە زۆر بەبەستمە جەختی بکەمە سەری دوو یاریە بەڕاستی یەکیان پراگماتایە یەکیان رێزەدنت 9 سەرتا رێزەدنت 9 هەندێک لە گەیم پڵێمان بینیم هەندێک لە پرۆدیوسەر و دەرهێنەرەکانی یاریەکەش هەندێک قسەیان کرد و دواتریش هەندێک زانیاریاندا کە لە لایڤ ستریمەکە نەبوو بەڵام لە ڕێگەی پۆرتاڵی خۆیان لە ڕێگەی وێبسایتی خۆیان ئاشرایان کرد سەرەتا زانیاریە میهمەکە یاریەکە لە شاری ڕاکون سیتیە ئەو شارێک کە لە رێزەدنت 2 تێیدا یاری دەکەیت و پرتاگنستەکەمان پاڵەوانی سەرەکیمان بێگومان گریس ئاشکرۆفتە کە ئەوە یەکلابیتەوە وەروە دەڵێ جۆرە هۆڕۆڕێکی و جۆرە ترسناکێکی نوێیان دروست کردووە لە ڕووی گەیمپڵی کە زۆر بە ئاسانی کاراکتەرەکە بترسێ و تۆش بە ئاسانی بترسی دەڵێ هۆکاری ئەوەی کەوا لیۆنیان هەڵنەبژار دەچکە کاکم خۆی وشەی لیۆنی بەکاری نەباتە یەکێ لە پرۆدیوسەرەکان وتی ئەمە لیۆنمان بەکار نەهێنا لەبەرەوەی لیۆن ئێستا لەو یاریە تەمەین دەبێتە نزگەی 51 ساڵ لەبەرەوەی ئەو یاریە باسی 30 ساڵ دوای رێزەدنت 3 دەکات کاتێکە بۆمبە ئەتۆمیەکەیە بە بەرشاری ڕاکون دەکەوێت دوای 30 ساڵ باز دەکات لیۆن لێرە تەمەنی بۆتە 51 ساڵ دەڵێ مەحاڵە لیۆن چاوەڕوانی گەیمەران لە لیۆنی ئەوەیەکەوە یاریی فولاکشن بی نەک لیۆن بەشتی بچووک بترسە بۆی لیۆنیان هەڵنەبژاردووە لەبەرەوەی نیانەوێ گەیمەر بە ئاسانی یاریەکە ببڕێ بەڵکو دەبێت بترسێ بەڵکو بەڵام گریس ئاشکرۆفت زۆر بە ئاسانی شتەکان ترسێ و گەیمەریش بە ئاسانی شتەکان ترسێ و دەڵێ ئەمە ترسناکترین یاری رێزەدنت تاوەکو ئێستا دروستیان کرد بێکە ئەو قسەیان باوەڕ ناکەم بەقەدر رێزەدنت هەفتی ترسناک بێت بەرەوەی یاریە بەڕاستی دەماغ نایڵێ یان دەبێت بەشەرێکی دیکە دەبێت ڕۆبۆت کاتێکە یاری دەکرێت لەبەرەوەی هەرچی هەستە لە دوسمت نەهێڵێ بەس مهم بابێ مۆسە لیۆنی لەبەرەوەی کاپکۆم خۆی باسی لیۆنی کرد کە لیۆنیان هەڵنەبژاردووە بەڵام پێم وایە لیۆنی هەرتێدایە لەبەرەوەی کاکۆم خۆی وتی دوو کارکتەری تێدایە کە چیان کارکتەر ڕیسەکەی کە گریسە بەڵام کارکتەرێکی دیکەشتیدا کە کارکتەرێکی پاڵەوانە زیاتر ئەکشنە دەگەڕێتەوە یان بێگومان یان لیۆنە یان کریسە بەڵام من پێم وایە لیۆن دەگەڕێتەوە لەبەرەوەی کاپکۆم خۆشیان ئەو بەزمەیان کرد لە سەمەر گەیم فێستی سەرەتا وتیان یاریەکەمان نییە هیچ شتێکمان نیە لەسەر رێزەدنت نوێ کەچی لە کۆتایی ئامیان ناردەکەوەری کرد بەڵام لە کۆتایی ترۆجە چێنەشا کرد پێم وابی کاپکۆم بە ئەنقەسە قسەی دەکات بەڵام لیۆنی تێدا نیە بەڵکو لیۆنی تێدایە لەوانەیە لە کاتێکی یاریەکە بێتە ناوێ یاخۆ لە هەندێک دیمەن بێتە ناوێ بەڵام بەسەرەکی بەو قسە یاری دەکەین یاریەکە ساتا بڕیار بووە یاریە بە شێوەیەکی ئۆنلاینی جیهانی کراوە دروست بکرێ بەڵام کاتی هەندێک پلێر فیدباکیان وەرگرت هەندێک قسەیان لە گەیمەرە وەرگرت بۆیان مەجاکە کە زۆر باش نییە گەیمەران حەزیان لە یاری ئۆنلاین نییە بە تایبەتی لە رێزەدنت بۆیە پرۆژەکەیان هەڵبۆشاندەوە تەنانەت هەندێک وێنەشیان پیشاندا کە سەرەتای بەرهەمهێنانی یاریەکەی بە شێوەی ئۆنلاین بەڵام یاریەکەیان کردەوە سینگل پلەیەر و دەڵێ گریس لەگەڵ تێپەڕبوونی چیرۆکی یاریەکە بەقوەتر دەبی واتاندێک سیستمی RPG تێدایە وەکو مەسەلەن لیۆن و ئەوانی دیکە نییە بڵێ هەروەکو خۆیتی تەنیا چەک وەستی حی باش بستەکەی بەڵام خۆشی بەقوەتر دەبی واتاندێک RPG تێدایە یاریەکە جیهانی کراوە نییە بە تاواتی بەڵکو زۆنە هاشەوەی گالۆڤاری مەسەلەن گالۆڤار ڕاگنەڕۆکی گالۆڤاری 2018 یاخۆ رێزەدنت 8 لۆ نمونە بە نمونە وەربگریت تەقریبا ستایل هەیە و یاریەکە بە کامێرەی کەسی یەکەم و سێم دەتوانانی ئەنجام بدەیت واتە هەردوو کامێرە لە سەرتاوە کاری بۆ کراوە واتە شتێک نییە و سیستمێکی ستۆکەر ئێنەمیان داناوەکە من زۆرم بەدڵە بەڕاستی ستۆکەر ئێنەمی واتە دوژمنێک بەردەوام لە دواوەتە بە دوات دەکەوێت ڕاوت دەنێ کە ئاور دەدێ و نایبینی بەڵام لە حاڵەتێکدا لەوانەیە خۆی بەدیار بخاکە هەم ترس دیارێکە زیاد دەکە و هەم لە ڕێگەی دەنگ و شتەوە لەوانەیە بترسێنێ بتۆقێنێ کاتێک کە دەزانی کەسێک هە لە پشتە و کاتێککە ئەوڕ دەدەیت و کەسەکە دیار نییە بەڵام لە حاڵەتێکە ئاگەشت لێ نییە بە دیار دەکەوێت کە زۆر سەرشێتارەیە و باسی وەشم کرد کە ترسناکترین یاریە لە زنجیرە رێزەدنت دروستیان کردووە وەروە دەڵێ ئەکشنەکەشمان هێشتا باشتر کردووە باسی 30 ساڵ دوای شاری ڕاکون سیتی دەکات لە دوای ڕووداوی بەربوونەوەی نوکەکە یاخود بۆمبی ئەتۆمیەکە وەروە ئەم یاریە لە کاتی بڵاوبوونەوەی 30 ساڵەی یاری رێزەدنتش بڵاو دەکرێتەوە تەمەنی رێزەدنت بێتە 30 ساڵ یاریەکە بە شێوەیەکی دێمۆ لە 20 مانجی هەش بەردەست دەبێت وەروەها بڕیارشە لە 27 2026 یاریەکە لەسەر پلەیستەیشن ئێکسبۆکس و پیسی بڵاو بکرێتەوە من بەدڵمە ڕۆژ یەکەمیش ئامادەمە نەک لەبەرەوەی کەوا تەنیا رێزەدنت ئامادەم بەڵکو هەموو شتەکانی بەدڵە بەڵام باوەڕاکەم من وەکو خۆم بەبێ ئەوەی کەوا کەسێک لەگەڵ بتوانم یاری بکەم ئەگەر لە بیرتامی رێزەدنت 8 هەموو لە ڕێگەی لایڤ ستریمەوە تاوا کرد ئێوە لەگەڵم بوون من بەتەنیا نتوانم بیکەم بەرەوەی لەگەڵ یاری ترسناک کێشەم هەیە
یاریەکەم زۆر بەدڵە زۆر معلوماتی باشی تێدا بوو ئەو لایڤ ستریمە و بەدڵیشمە لە ڕوانگەی ئەوەی کاودیان شش جیاواز تاقییان ڕووی ترس ناکەوە دەڵێ شتێکمان کردو تاوە کەسە لە جیان ڕزنی بڵەمان کردو ئەویش بەکارهێنانی ترسە وەکو میکانیکی یاری جا ئایا ترسەکە لەوانێ وەکو خوێنێک بێ بە دیارکەوێ یا خۆت کارکتەرەکە شتی بەسەر بێ بزەبت نازانم بەس مهم بەدڵمە گەیمپڵێکی جوان بوو کارکتەرەکان جوانن و چاڕوانم لە مانجی هەشت دێمۆیەکەی تاقیکاریەکەی ئەنجام بدەین بزانین چۆنە چۆن بێمە لای پراگماتاش هەندێک شتی نوێیان بۆ ئاشا کردین بەتایبەتی گەیمپڵەیەکی نوێ وەروە ستۆریەکەش باسی ستەکە باسی لونەر بیسێک دەکەی یاخود بنکەیەکی وێزگەیەکی کۆمپانیاک دەکات لەسەر مانگ کە کاریان کۆکردنەوەی هەندێک مادەی خاوە دیارە بۆ سەرزەوی دەینێرنەوە شتانە تۆ وەکو یەکێ لەو کەسانی کە لە بنکەکە کار دەکەی پیاوێکە بەڵام تووشی شەڕێک بوو توش شتێک بووی یاخۆ شتێک ڕوویداوە لەناو بنکەیەکەوە جۆرە بوونەوەرێک پەیدا بووینە کە لەوانەشە ڕۆبۆتی بن لەوان ڕۆبەت نم بزەب دەشتەوە تاواتی نازانین بەڵام کارکتەرێکی ئایمان لەگەڵە ژیری دەستکردمان لەگەڵە کە ئەو کچەیە ئەم ڕۆبۆتەوە هەم ئایشە ناوی دایانایە لەوێ لەگەڵ دەبی و لە ڕێگەی ئەویەوە لە ڕووی گەیمپڵێ استفادە لێ دەکەیت چۆن هەندێک لە دوژمنەکان بە گول لەو دەمانچە هیچیان بەسەر نایە بەڵکو دەبێ دایانە هێز و توانایەکەی خۆی بەکار بێنێ دەستی دەجوڵێنێ مینیگەیمێک پەیدا دەبێت لەو مینیگەیمە شتێکی خستنی حەل دەکەی ئەو دوژمنەی لەبار دەکەی بۆ ئەوەی بیدێتە بەر گول لەو بە گولەکان وەختی کارکردی دروست دەبێت کە پێم وایە شتێکی سەرنجاکێشە لەبەرەوەی کاپکۆم یەکەم جار شتێکی واتاقی کاتەوە لەوانەیە زۆر مەسەلەن پێمان سیر بێت کە لە یاری دیکە شتیوامان نەبینیوە بەڵام من بەدڵمە نەک لە بەرەوەی تێنیا کاپکۆمە بەڵکو لە بەرەوەی شتێکی جیاوازیان تاقی کردوەوە هیواداریشم زۆر سەرکەوتو بێ یاریە چیرۆکی سەرنجاکێش دیارە گرافیک زۆر جوان دیارە چەندە و دیمەنانی پیشانیان داین تاوەکو ئێستا ئەمووی لەسەر پلەیستەیشن 5 پرۆیە بزەبەت نازانین لەسەر پلەیستەیشن 5 یاسایی و ئێکسبۆکس سیریس چۆن دەی بەڵام باوەڕ ناکەم زۆریان جیاواز بێ یاریەکە لە 2026 بڵاو دەکرێتەوە بەڵام بەرواری فەرمیمان نییە کە چەندی سای 2026 و هیواداریشم یاریەکە دووە بێمە لای چین یاریێکی دیکەیان دروست کردووە لە چین استودیۆک دروستی کردووە بە ناوی نێت گیمز کە تۆنێک یاریان هەیە پێشتراوان کاری بڵاوکردنەوەی بۆ دەکەم بەڵام ئەم یاریە هم تاڵچینیە و ئەم یاریە بە ناوی بڵەد مەساجە بڵەد مەساج یاریێکی چینیە دەتوانم بڵێم تێکەڵەیەکی ئەنچارتد ئیندیانا جۆنز لەگەڵ چەند یاریێکی کلاسیکی ئەکشن سلاشەر وەشتانەیە بەڵام گرافیک تۆپە یعنی بە ئەنریل ئینجن پێما بێ دروست کراوە گرافیک زۆر جوان دیارە کارکتەرەکان زۆر جوان دیارە لێکۆڵینەوەی تێدایە گەڕان بە دوای ئارتیفاکت و شتی کەلەپوری تێدایە و لە هەمان کاتدا چەک و شەڕ شمشێر و شتی تێدایە یعنی شتەکانی زۆر جوانە و یاریەکەش بەرواری بڵاوکردنەوەمان نییە بەداخەوە تاوەکوێتە تەنیا بەم زوانەیە یاخود بەم زوانە زانین زیاتر دەزانین بەڵام ئەو گەیمپڵەیە یاخود ئەو 4 خولەکەی کە بڵاویان کردەوە من پێشنیاز دەکەم ئێوەی خۆشەویست لە یوتیوب بنووسن بڵات مەساژ ئۆفیشەل ریڤیو تریلەر بە کوالەتی 4K لە تیڤیەک سەیری بکەی گرافیکەکەت بۆ بەدیار دەکەوێتەوە چەندە نازدارە بەڕاستی یارێکی سینگل پلەیەری ستۆری ئۆفلاینە کە زۆرمان بەدڵە ئێمە پێم وابێت لە دوای سەرکەوتنە گەورەکەی یاری بلاکمیتی بازاری چین بە جیهانی ڤیدیۆگەیم بە تەواوەتی کرایەوە ئێستا یاریە گرافیکی زۆر جوان دیارە چیرۆکەشی خۆش دیارە و شوێنەکانی جوان دیارە کە لەسەر ئەفسانەی چینیە شوێنە کلتوریەکانی چینیە تقریبا ستایلێکی زۆر ئەنچارتی هەیە بەڵام بە گرافیکێکی زۆر لە ڕاستی چووتر کە پێم وابێ نایتی دۆ گەویارە بڵاو کرد سەرکەوتوو بێ زەرێکی گەورەیە لە بۆ نایتی دۆ کە ناتوانانی ئەنچارتی 5 دروست بکەن ماوەی چەندین ساڵە کە گرافیک ئێستا بۆ شازە پێشکەوتووە زۆر جوانە باسی پێما بێ داینستی تانگ دەکاتە سەردەمی ئیمپراتۆرەتی تانگ لە چین واتە لە سەدەکانی سەرەتایە شێوەی کارکتەرەکانم بەدڵە گەیمپڵێگەیم بەدڵە ستیلتی تێدایە ئەکشنی تێدایە گەڕان لێکۆڵینەوەی تێدایە بەسەر چیا و شتت دەکەوی دۆزینەوەی تێدایە گرافیکم زۆر پێجوانەوە پێشنیاز دەکەم بە کاڵەتێکی بەرسەری بکەن بۆ ئەوی زیاتر تێژیەوە بگرن یاریەکە هێشتا بەرواری بڵاوکردەوەمان نییە بەڵام من چاوم لەسەری دەبێ و لە بەرنامەش هەر کاتێک شتێکی نوێی لەسەر بزانین من پێتان بەڵێم لە هەفتەکانی ڕابردوو جەماعەتی ڕێدێدی ئەمایان بردە کەوەری بەڕاستی لە هەفتەکانی ڕابردوو جەماعەتی ڕێدێدی وتم چەند ڤۆیس ئاکتەرێکی مەسەن دەنجی ڕۆجەر کلارکی دەنجی جۆن مارسنی وتیان شتێکی گەورە بەڕێوەیە هەمومان بیرمان بۆ ئەوەی چوتەنان نەگامن هەموو ئینتەرنێت بە وەبسایتەکانیشەوە بە تویتەریشەوە هەموو مێشتیان بۆ ئەوە چووکەوە ئۆکەی لەوانەیە ڕێد ڕدەمشن 2 ئەپدێت بکرێتەوە لە بە پلەیستەیشن 5 و ئێکسبۆکسی لە بۆ نیتیندۆ سویچ 2 ئاشکرا بکرێ بەڵام بەداخەوە ئەو شتەی کە پلانیان بپیکەن کۆبنەوەژی جەماعی خۆتی ئەمان هەموو نردەوە کەوەری بڕیارە لە 8 تاوەکو 10 مانجی 8
بەشێکی زۆر لە کاراکتەرەکانی جیهانی ڤیدیۆ ئەوەی جیهان ڕێدەتووی بێکەوە کۆ دەبنەوە بێکەوە کۆنفرانسی چۆن پانێڵێک ئەنجام دەن قسە لەسەر هەردوو یاری دەکەن کە ڕۆڵجێری جۆن مۆرسنی داوای لێبوردنی کرد لە تویتەری وتی داوای لێبوردن دەکەم پێم وابی ئێوەم بە هەڵە بردووە چونکە خەڵکێکی زۆر هجومی کردە سەری بەڕاستی گەیمەرز وتیان کاکەمە چاوەڕوانی ئەپدەیت بووین چاوەڕوانی شتی دیکە بووین نەک کۆبوونەوەی ئینگۆ کە پێشم خۆشە کۆبوونەوەی وانیش خۆشن زۆر چیرۆکی خۆش باز دەکەن لەسەر بەرەمێنانی هەردوو یاری بەڵام جۆن مۆرس دەنجی جۆن مۆرسن وتی من ناتوانم هەرگیز لە ڕێگەی لە جیاتی ڕۆکستارەوە قسە بکەم ئەگەر ئەپدەیت هەبێت لە بۆ یاریەکەی شتێکە بێت لە بۆ یاریەکەی ڕۆکسا خۆی بڵاوی دەکاتەوە ئێمە قەت قسەی لەسەر ناکەین کە پێم وایە ئۆکەی fair enough بێمە لای باتڵفیلد 6 یەکەم زانیاری وردەکاری بچووکمان هەیە لەسەر کامپین و چینڕۆکی یاری باتڵفیلد 6 نەک تەنیا مۆدی ئۆنلاین بەڵکو مۆدی چیرۆکی ڕاستەکەی ڤیدیۆیەکی بڵاو کرایەوە بەڵام ڤیدیۆکە لە ئۆنلاین دیلێت کرا من دیتمەوە لە هەندێک شوێنی دیکە بەڵام ناوێرم دای بنێم چونکە دزە پێکراوە لە ڕێگەی ئەڵفا تێستەکانی کە ئێستا گەیمەران دەیکەن دەستیان کەوتێ بۆی من نامێرم بکە بەڵام هەندێک معلوماتمان دەست کەوتووە کە دەتوانین باسی بکەین بۆ نمونە یاریەکە لە ڕووی ڤیژوەڵەوە زۆر باشتر دەبێت لە چاو باتفێڵدەکانی دیکە کە ئەوەش جێگەی گومان نییە وا چەندین لۆکیشنی جیاوازیشی تێدا ئەم جارە بۆ نمونە ئیجیپت تێدا واتە مسری تێدا تاجکستانی تێدا ئەمریکای تێدایە و گیبرلاتاری تێدا گیبرلاتار بزە نازانم چیە بەڵام مسر تاجکستان و ئەمریکا تاوەکۆی سەرزین ئەوەندە وڵاتی تێدایە وەکو کامپین بێک بە شوێن دیکە شتێدایە چونکە باتفێڵ بۆی بەنابانگە سەر شوێن جیاواز زۆر بەڵام زۆرم پێخۆشە کە لە مسر یاری دەکەین مەسەلەن ئەگەر یاری باتفێڵد یەکتان کردبی لە بەشی یەکە و پێم وابێت چوینە عەرەبستانی سعودیا و منتیقەی عێراق و سعودیا و جیانە کە زۆر خۆش بوو ناو سەحرایەکەی یعنی شتی زۆر جوان تێدا بوو لە بۆ مەڵتیپلەرەکە زۆر خۆش بوو باتفێڵدی نوێ بەڕاستی هیوام زۆر بەرزە بووی چونکە بەشی پێنجەم و بەشی 2022 زۆر خراپ بوو هیوادارم باتفێڵ 6 دووبارە بە بەقوەتی بگەڕێتەوە یاریی دیکەمان هەیە دۆن وۆکەر کە لە هەفتەکەی ڕابردوو باسم کرد گەیمپڵەیەکی نوێی بۆ بڵاو دەکرێتەوە گەیمپڵەی نوێەکەشی بۆ بڵاو کرایەوە کە ڤامپایرە خوێن مژە بەڵام گەیمپڵەیەکی بەڕاستی زۆر سادە بوو تەنیا پیاوێکمان بینی بەناو شوێنێکدا ڕۆیشت هەندێک شەڕی زۆر سادەی کرد حرەکەکان بەکارێنانی شمشێرەکەی زۆر سادە بوو ڕاست چەپ ڕاست سەرێ خوارێ پیری وەرەوە یەک دوو شەڕی بچووکەکە ئەوی چۆن ناو باڵەخانە شتەکان و هەندێک چیرۆکی یاریەکەشمان بینی واتە گەیمپڵەیەکەی جوانەوەکو گرافیک بەڵام زۆر سادەش بوو یانشی زۆر سادەیە نازانم بەڵام میوادارم و یاریە لە ماوەکانی داهاتوو شتی باشتری لێ ببین بێمە لای یاری لیتل نایتمێر 3 بەڕاستی زۆر چاوەڕوانی و یاریە چونکە لیتل نایتمێر لە کوردستانیش یعنی یەکێکە لە یاریە هەر نازدارەکان گەیمەرێکی زۆر لە کوردستانیش عاشقیەوەی هەریە جا کۆنفرانسێکیان ئەنجامدا و گەیمپڵەیەکیان بڵاو کردەوە ڤیدیۆیەکی نوێ گەیمپڵەی کە زۆر قەشنگ دیارە ئاچەندە مەسن جیهانەکە خۆی کە ئابەیە بەڵام مەستمە قەشەنجەکەی ئەوەیە کە گرافیکە زۆر جوانە ستایلێکی تەواو نوێ یاریەکە نرخی $40 دەبی واتە $6 $7 و 50 ئەوانە نییە بەڵکو $40 بەڵام دیلەکسەکەی ئەگە دیلەکسەکەی بکڕی کە تۆنێک شتی لە خۆ دەگری مەسن بەش یەکەم بەشی ئینهانس لە خۆ دەگری ئەوشتانە نرخی $6 و ئەگە پری ئۆردەی یاریەکەش بکەی بەشی یەکەم هەر بە خۆڕایی وەردەگری وەروە لە ڕێگەی دیلەکسەکەی دەڵێن ئەکسپانشن پاسەکەش وەردەگری کە دوو ستۆری نوێ دواتر بڵاوی دەکەنەوە لەگەڵی دەبی بزەبت وەکو چیرۆک بەڕاستی لە تڵایتمێر زەحمەتە باسکردنی چیرۆکەی تاوەکو یاریەکە نەکەین بەڵام باسی جیهانێکی نوێ دەکەم جارەجاتیە کارکتەر دوو کارکتەرمان هەیە واتە کۆواپە تقریبان دەتوانین بڵین چیرۆکەشیان هەر وەکو جارانە دوو برادر بێکەوە لە جیهانێکی زۆر ترسناک بێکەوە دەبێت گەشت بکەن کە لە بۆ منداڵ ناشێوێت جیهانە بەڵام دەبێت بەردەوام شوێنی نوێ بدۆزنەوە تاوەکو چارە نووسی خۆیان لە مردن و خوران واتە یەکێک بیان خۆیان ڕزگار بکەن لیتل نایتمێر 3 بڕیارە لە 10 مانگی دام لە پلەیستەیشن 4 و 5 لەسەر ئێکسبۆکس سیریەس و ئێکسبۆکس 1 وەرە PC بەردەست ببێت یاری ماینزای بەڕاستی فەشەلێکی گەورە لە هەفتەکان ڕابردوو باسم کە یاریە پارێک زۆر دەسرفکرا لە لایەنێکی لە پەرەپێدرە بەناوبانەکانی کۆمپانیای ڕۆکستار کاری دەسەکراوە بەڵام یاریەکە زۆر فاشل بوو لەبەرەوەی کێشەی تەکنیکی زۆر بوو و لە مەفتێش بە فەرمی ڕاگەیەنراکەوە بەشێکی کارمەندانی ئەو ستودیۆش لە کارەکانی هەن دەردەکرێن بەهۆی ئەوەی یاریەکە فەشەلی هیناوە پارێکی باش بەرز نێناوەتەوە من پێم وایە ستودیۆ هەر دادەخرێ بەڕاستی بە کامل دادەخرێ یاریەکەش کانسڵ دەکرێتەوە هیچ ئەپدێتیش نەبوونە چاوەڕێ نەبزانین چۆ دەدا لە بۆ یاری ئی فوتبۆڵ ئەپدێتێکی نوێ لە بۆ یاریەکەی هاتێت کە سەرنجڕا کێشە لە بەرسەنەوە کارێک یەکەمیان ئی فوتبۆڵ ئەگەر بزانن نەزانن لەلایەن کۆنامی دروست دەکرێت کەوا چیە یاری پیسە و یاری پیسە کاتی خۆی کە مەعاشقی بوون کە ئی فوتبۆڵ لە ناوی برد جا هەڵساون مۆدێکی نوێیان بڵاو کردوتەوە گەیم مۆدێکیان بڵاو کردەوە کە
یاریەکە دەباتەوە سەر ساڵانی 1990ەکان سەردەمی PS1 PS قدیم زۆر قدیم لەسەر ستایلەیە و یاریە کە کاتی خۆی ناوەکی دیکەی هەبوو بەنای وینینگ 11 بوو پێشەوەی ناوەکەی بتە PS ناوی وینینگ 11 بوو لەسەر ستایلە دروست کرایتەوە ئێستا حالیان بەردەستە بە خۆڕاییە پێم وابی دەتوانێت ناو یاری ئیفوتبۆڵ لە بۆ خۆتان ئەو ڤێژنە کلاسیکە تاقی بکەنەوە کە ئۆکەی بەڵام هەر ناگاتەوە PS هیوادارم کۆنامی واز لە یاری ئیفوتبۆڵ بینی ڤێژنێکی نوێی یاری PS دروست بکە فیلمێک لە جیهانی ستریت فایتەر لە بەرمێنانە و چێژ بەشدارە 50 سنت بەشدارە لەگەڵ چێ لەگەڵ جیسن مەمەوە کە زیاتر پێشبینیمان دەگەت دەڕۆک بەشدار بە بەرەبەری دەڕۆک جەماعەتی بۆکسینگە شەڕە زۆران بازیە بەڵام 50 سنت بەشدارە کە لە بێژە 50 سنتمان نەبینیوە لە جیهانی ڤیدیۆ گەیم و شتێک پەیوەندی بە ڤیدیۆ گەیمە بۆ لە سەردەمی یاریەکانی 50 سنتەوە کە یاری زۆر خۆشش بوون بەڕاستی من کات خۆی عاشقی بووم پڕی ڕاب بوو دەمانچە بوو شەڕ بوو خۆش بوو مهم 50 سنت بەشدارە جیسن مەمەوە بەشدارە و هێشتا معلومات دیکەمانی هەسە فیلمەکەی و جەماعەتی نینتندۆ سویچ 2 ئەو کەسانی کە ئەکسپانشن پاسەکەی بەکاردێنن واتە پلەسی وەکو گەیم پاس و پلەسی سویچیە بەکاردێنن لە هەفتەی داهاتوو یاریی کۆنی ماریۆ بڵاو دەکرێتەوە بەناوی سوپەر ماریۆ سترایکرز کە دێت سەر لایبرەری گەیم کیوبی کە یاریشی زۆر خۆشە پێم هابی لەبەرەوەی گەیمەرێکی زۆر چاوەڕوانی دەکرد لە ئۆنلاین زۆر دەنگدانەوەی دروست کرد تقریبا بە فوتبۆڵەکەی ماریۆ دەناسرێ هەفتەی داهاتوو بەردەست دەبێت لە بۆ گەیمەرە ڕەمەندی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری FBC Firebreak زیاتر لە ملیۆنێک کۆپی یاخود ملیۆنێک گەیمەری هەیە کە ئۆکەی دەتوانم بڵێم زۆر نییە ملیۆنێک کەس دەبەرەوەی لەسەر گەیم پاسی بەردەستە لە ڕێگەی پلەیستەیشن پلەسی بەردەستە وەرسە PC بەردەستە بەڵام لەسەر PCش گەیمەری زۆر تاقی کردەوە ئەلحەقی هیوادارم لە ئەپدەیتی داهاتوو یاریەکە باشتر بکرێت و یاری هیتمان World of Assassination سەرجەم بەشەکانی هیتمان و چاپتەرەکانی هیتمان دێتە سەر ئایفۆن و ئایپادی بەڵام ئەو ئایفۆن و ئایپادانەی کەوا ینی پرۆسەرەکەیان بەقوتە مەسەن ئایفۆن و ئایپادان نوێیەکان پێمان بێت لە ئایفۆن 15 بەسەرەوە دایانگرێتەوە و ئایپادیش ئێمەکان دەگرێتەوە وەرە سەماچیش واتە لەسەر ئایفۆنی سەم موبایل توان یاری هیتمان تاقیکەیتەوە لە ماوەیەکی نزیکدا بێمە لای هەواڵەکانی پلەیستەیشن و چەند هەواڵێکم هەیە سەرەتا یاری ئینترگلاکتیک چەند زانیاریی نوێمان هەیە ئەچەندە چەند زانیاریەکەمان تەنیا دوو وشەیە RPG Element لێکی لە جۆب پۆستەکان واتە هەلیکارەکان کە لە وێبسایتی پوش سکوێر ئاماژەی پێکرا یاری ئینترگلاکتیک ئەو بەشێک لەو کەسان ئیشی لەسەر دەکەن نووسیویانە یاریەکە پەیوەندی بە RPGەوە هەیە یاخود سیستمی RPG تێدایە جا سیستمی RPG با پێتان بڵێم لە یاریەکانی ئەنچارتتەوە ئەنچارتت نەیبوو Last of Us بە کزی هەیبوو زۆر بە کەمی RPG تێدا بوو یاریەکانی پێشووی ناتی دۆجی باوەڕ نەکەم RPG هەیەدا بوو تەنیا ئەنچارت و Last of Us-مان هەیە Last of Us بە کورتی تێدا بوو بە کەمی تێدا بوو یعنی عفو ئەنچارت هەن تێدا نەبوو ئینترگلاکتیک لەوانەیە RPG زیاد بکات جا RPG چییە بۆ یاری گاڵوڤاری دەکەیت و گاڵوڤاری مەسەلەن گاڵوڤاری 2018 یاخو گاڵوڤار ڕاگنەڕۆک کاتێکەوە هەندێک چێست دەکەیتەوە سندوق دەکەیتەوە هەندێک شت بەدەستدێنی ئەو شتانە بەکاردەهێنی بۆ دروستکردنی جلوبەرگ یاخود بۆ بەقوترکردنی کریتۆسی یاخود بە بەقوترکردنی چەک و ئەسلیحەی کریتۆسی ئەو پێی دەوترێت سیستمی RPG هەرچەندە سیستمی RPG گاڵوڤاریش زۆر سادەیە ئەگەر نەخۆی سیستمی RPG زۆر ئالۆزە یعنی بە شێوەیەک ئالۆزە هەندێک گەیم هەیە دەبێت بە تەواوەتی شارەزایبی ئینجا دەتوانی هەیکەلێکی زۆر باش دروست بکەی یاخود کامبۆیەکی باش دروست بکەی لە جلوبەرگ و سنیح شتەوە تاوەکو بەقوت بی مثلا یاریش وەکو ئیڤڵ ڕێنجی RPG ڕاستەقینەیە لەبەرەوەی هەموو شتێکی ئەو یاری پەیوەندی بە کۆکردنەوەی لوت هەیە کۆکردنەوەی سیلاح هەیە ئەوە هەیە پێ دەڵێن شمشێر هەیە شتی سۆرتی جیاواز هەیە ماجیکی جیاواز هەیە جلوبەرگی جیاواز هەیە هەر هەمووی پەیوەندی بە RPGەوە هەیە واتە RPG مهمترین شتە لەو یاریانە دڵخۆشم ئەگەر بێت و یاری ئینترگلاکتیکیش بە هەمان شێوازی ئەو یاریانە بەتایبەتی وەکو یاریی وەکو ئەلدن ڕینجی گرنگی پێ بدە لەبەرەوەی سەرۆکی ستودیۆیەکە پێشتری ڕای گەیاند بوو ناوی چ بوو نیل دڕکمەن دەربا کە مخریجی ئەو یاریەشە دەرێنەری ئەو یاریەشە ڕایگەیاند بووکەوە دەیەوێ یاخود چۆن دەڵێ ئیلهامێکی گەورەی ئەو یاریەی ئینترگلاکتیکی لە ئەلدن ڕینگەوە وەرگرتیە
و دەڵێ زۆر سەرسام و بە ئیڤڵ ڕینجی کەوا گەیمەر هەموو شتێ لە سەرشانی گەیمەرە کە شوێن بدۆزێتەوە شت دۆزێتەوە بە ئەو لە یاریەکە بچێتە پێش و کەمترین جێرانەوەی چیرۆکی لە ڕێگەی کەمترین هیوار بیتەنیا لە ڕێگەی جیهانەکەی بیچیرۆکە بجێرزێتەوە سە و دڵخۆشم لە هەمان کاتیشدا چاوەڕوانم کە بزانم یاریەکە چۆن دەبی من باوەڕم وایە ئەو یاری لە کۆتایی ئەم ساڵ دەیبینین تڕێگەرێکی نوێی دەبینین چاوەڕوان دەربارەی یاریەکانی پلەیستەیشن 3 سۆنی لە مەفتەیە ڕایگەیاندکەوە بەردەوام دەمن لە بڵاوکردنەوەی یاریەکانی پلەیستەیشن 3 بە شێوەی مثلەن لایڤ یاخود بە شێوەی کلاود لە ڕێگەی پلەیستەیشن 4 و 5 لە ڕێگەی پلەیستەیشن پلەسەوە وەروەها باسی ئەوەشی کردکەوە لە یادی 5 ساڵی پلەیستەیشن پلەس گوتیان ئێمە بەردەوام دەبین لەو ستایلێکە هەمانە ئەویش بڵاو نەکردنەوەی یاری فەرست پارتیە یاریش بۆ گاڵڤارێ لە ڕۆژ یەکەم لەسەر پلەیستەیشنی ئەو شتە ناکەن لە بەرەوەی ئەو سیستەمە لە بۆ پلەیستەیشنی قازانجی دارایی باشی نابی و ئەو سیستەمی ئێستا بەڕ پەیڕەوی دەکەن لە دوای ساڵ و نیوێک بۆ 2 ساڵ بۆ 3 ساڵ یاریەکان دەخەنە سەر پلەسی زۆر باشە وان دەگاری بچوچین لە ڕۆژەکەم دەخەنە سەر پلەسی بێمە لای هەواڵەکانی ئێکسبۆکس و دوودانە هەواڵم هەیە یەکەمیان مێرە کوێست 3 ئێکسبۆکس ئەدیشنە یاخود مێرە کوێست 3S ئێکسبۆکس ئەدیشنە مایکرۆسۆفت فێری شتێک بۆ بە هەموو شتێک دەڵێ ئێکسبۆکس تەنانەت بۆ موبایلێ منیش دەڵێ ئێکسبۆکس ئەگەر بێت و ئەپی ئێکسبۆکس تێدابێ جا ئێستا لەگەڵ جەماعەتی مێتای فەیسبووکی لەگەڵ مێتای ڕێکەوتنیان کردووە مێتا کوێستێک کە هێدسێتێکی VR مێتایە کە یەکێکە لە باشترین هێدسێتەکان لە بازار هەیە ڕێکەوتنیان کردووە بێکەوە ڤێژنێکی ئەکسبۆکسیان دروست کردووە کەوا ڕەنگەکەی ڕەش و سەوزە و لە هەمان کاتجا کۆنترۆلەرێکی ئەکسبۆکسشی لەگەڵ 3 مانگ گەیم پاسی ئۆڵتیمەیت کەوا لە ڕێگەیەوە هەم دەتوانی یاری خۆت بکەیت و هەمیش دەتوانی یاریەکانی ئەکسبۆکس بکەیت لە ڕێگەی کۆنترۆلەرەوە کە هێدسێتەکەش سەدەکەی لە ژوورەوە شاشەیەکی گەورە لە خۆ دەتوانی بیکەیتەوە لەو شاشەیە لەناو VRەکە یاری خۆت بکەیت هەرچەندە هێشتا بە فەرمی یاری VRمان نییە لە ڕێگەی گەیم پاسیەوە بەردەستبی یاخۆ لە ڕێگەی کلاودەوە بەردەستبی کە مایکرۆسۆفت بتوانێت ئەو سود و قازانجە شتانە وەربگرێ بەڵام ئەوە دەرخەری ئەوەیە کەەوە مایکرۆسۆفت دەوێت هەموو شتێک تاقیکاتەوە ناوی لێبنی ئەکسبۆکس بەو نە مایکرۆسۆفت ناوێ بچی خۆی VRێک دروست بکە بەڵکو ڕێکەوتنێکی وا لەگەڵ مێتاکوێستی دەکە ڤێژنی ئەکسبۆکسی بە بڵاو دەکاتەوە نرخیشی پێما بێ هەر 400 دلارەکە ئەگەر کەیفت بە VR دێ حەز دەکەی VR بکڕی پێمان باشترین VR بیکڕی مێتاکوێسەیە بەتابێت فری ئێسەکەیە واگەر ئەمەش بکڕی قازانس لە بەرەوەی کۆنترۆلەرێکی ئەکسبۆکس بە دیاری وەردەکەی لەگەڵ 3 مانگ گەیم پاسی ئۆڵتیمەیت بەڵام ئاگادار بن یاریەکانی گەیم پاسی کە لەسەر ئەو هێدسێتە دیکەی لە ڕێگەی کلاودیا واتە داوەند ناکرێت دەبێت ئینتەرنێتێکی باشترە بەڵام هەشتێکی زۆر باشە بڕایەوە و بێمەوە سەر هەمان شتیش ئەکسبۆکس لەگەر مایکرۆسۆفتی بەنیازن چ بکەن بەنیازن خەڵکێکی زۆر لە کۆمپانیاکە دەربکەن سەرەتای پارساڵ 1900 کەسیان دەرکرد لە ناوەڕاستی پارساڵ 600 کەسیان دەرکرد کۆتایی ساڵ 200 کەس کە دەرکرا و ستودیۆی بۆ منە ستودیۆیشیان داخست ئەو ستودیۆی کە 4 ستودیۆشان داخست دەچێت لەو ستودیانە تانگۆ گەیمز وەرک بوو کە یەکێک لە باشترین یاریەکانی ئێکسبۆکسیان بڵاو کردەوە لە سەرەتای ئەم ساڵ چەند لەیۆفێکە بوون لە مایکرۆسۆفتی بەڵام ئێکسبۆکس بەکەمی بوو و ئێستا دووبارە لەیۆفمان هەیە دەرکردنی کارمەندمان هەیە بەڵام ئەمجارە تەنیا و تەنیا ئێکسبۆکسە مایکرۆسۆفت بەشێکی کارمەندەکانی ئێکسبۆکس دەردەکات بەڵام نازانی چەند کەسە بەڵام تەنیا وشەی مەیجەریان بەکارهێناوە واتە بەشێکی زۆرە هۆکارەکە چیە بگمەن هۆکارەکە ڕێکەوتنەکەی ئاکتیڤیژن و بلیزاردیە تۆ 69 میلیارد دلار سەرف بکەیت دەبێ و پارەیە بێتەوە کۆمپانیا نێتەوە دەبی کارمەند دەربکەیت تاوەکو موچەیان نەدێتێ تاوەکو موچەیە پارێ و موچێ بگەڕێتەوە کۆمپانیا و کۆمپانیا بەردەوامێت لە بەرزبوونەوەی پشکەکانی بەو شێوازێ پێم ناخۆشە هەمویان پێیان ناخۆشە بەڵام بەداخەوە ئەوە حاڵەتەکەیە پێشمای مایکرۆسۆفت براندی ئەکسبۆکس هێشتا بچووکتر دەکاتەوە لە بەرەوەی لە ڕێگەی دیکاتە PC لە ڕێگەی مەسەلا مێتاکوێستی وەکو باسم کرد بەخۆیان ئەوشتانە دروست دەکەن شتانە وتە بچووکتری دەکاتەوە و پێمان بێ ئاخر چانسی ئەکسبۆکسشە لەمنەوەی کە بێ ئەکسبۆکسی داهاتوو سەرکەوتوو بێ باشە سەرکەوتو نەبێ بە تەواوەتی جیهانی ئەکسبۆکس دەبێتە PC هەموو شتێکی تێدا بەردەست دەبێت لە ڕێگەی هاردوێر جیاوازە وە گەیم پاش پێم ماوێ هەردەمینە خۆشەویستانم ئەوەش بەرنامەی سفرەک ژیری بوو هیوادارم بەرنامەتان بەدڵ بێت کا دەکەم دەکەم لایک سبسکرایب لەبیر نەکەن تا ئەڵقەی داهاتوو بەخەگەرتان سپێرم خوداتان